ئێرە لێرەشە وتمە شمە دوو بەرج بدەم لە مەسوولێ باشە هەداغ دڵمان دەرەچێ باشە وەزیرێک ئێمە جەنازەکانمان یەکێکی لەوانە خۆم چوومە و سەماوە 300 جەنازە لە ناو خۆڵە ئێسک و فروزگ ئەجوولیاوە 3 ساڵەها لە بەغا جەنازەکانمان شاریاوە تۆ جارێ ساڵێکی وتێنە بۆ ڕزگاری ساڵی وتێنە بۆ چەمچەما ساڵێکی وتێنە بۆ ئاغجەلل هەر ئەم وەزیرە ئەدەبسزە بوو دەسڵات هیچی نییە بۆ واز نایێریە بۆ شەرم ناکا بۆ جەنازەکان نایێتەوە قەورسان بۆتیە لێ جەنازەکانمانە باتایەتەوە لەبەردەوە گەر خەڵک عەقلی بیایە لە دەرگاکە هات ئەیانداوە بەرفی شەک نەیانێ لا بێتە ماڵەوە ئەوە ناڕزایەکە بی من وەقسەی من بکەن چونکەمە تا ئیسە ئێسک و فروسکەکانمان نایرنەوە نایرم یەک بەرپرسێ بێتە ئەم وڵاتە اینجا ئەم بەرپرسێشە دەستیان ها لە کارسا دەنفالە بۆچکە شەرمەکەن جەنازە بێرنەوە بۆچکەمە شەرمەکەن جەنازە بێرنەوە بۆچکە شەرمەکەن یارمەتی خەڵک بدەن ئەم شارە کاولەیە من کوڕم ئەنفالە پیاوم ئەنفالە ئاوایەکەمان یەک زەرامینە مامووی ئەنفالە لە 88 ژن من تەمەندار ناوێن بیمە ئەنفال کریایینە هەمووی ماوەتە لە ماڵە کەوتە ناو کوتێکی ها لەم چەمچەماڵ کوتێکیا لە ڕزگاری لە سمود بابێژی وڵا داواکاریمان تا دەسڵاتیان نیە وڵاتەکەمان جێ بێرن و بڕۆن ڕووفاتەکان ئەوان ڕۆین خۆمان ژین داواکەین لە بەغای تێدینەوە